جوانا بۆ من ژیانە ڕوح و جانم بە فیدای کوردستانە چاوی هەمووانە هیوای دڵانە چەند شیرینە بۆچی جوانی ژیانە ئەم خاکە جوانە بۆ من ژیانە ڕوح و جانم بە فیدای کوردستانە چاوی هەمووانە هیوای دڵانە چەند شیرینە بۆچی جوانی ژیانە لانەی ئەوینم سەرچاوەی ژینم کوردستان هەر تۆی چارەی برینە لانەی ئەوینم سەرچاوەی ژینم کوردستان هەر تۆی چارەی برینە تۆ شادی و ئازادی و مایەی سەرفێرازیم بۆ تۆ بە ڕوحم هەر ئامادە و ڕازیم ويا بالفيسان ضغير زنجي وكتاب خانع وفرموني وانع زنجي وكتاب خانع وفرموني وانع وين البيت المشهد الجودي البكالجة وين البيت المشهد الجودي دستك سوخانه قرآنی سرود داره قرآنی سرود داره دستك سوخانه قرآنی سرود داره قرآنی سرود داره لفظك دادنيشي كاملان وضلخوشي لفظك دادنيشي كاملان وضلخوشي وين البيت المشهد تابعی خۆشەویست مامۆستا وەرزەکان بەڕێوەبەری پەروەردەی ناوەند خۆشحاڵم کەوا ئەمڕۆ لە دەستپێکی ساڵی خوێندنی 2024-2025 لێرە لەگەڵ ئێوەی خۆشەویست ئامادە بە لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی ئەو ساڵە هیوادارم تەوان لە سەرەتا پیرۆزبایی لە قوتابیان نوێیەکان دەکەن کەوا ئەوانەی پۆلیەکن ئەو ساڵ دەست بە خوێندن دەکەن هیوای تەمەند درێژیان بۆ دەخوازن هیوادارین کەوا سەرکەوتوو بن هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک دەخوازن هەموو قوتابیەکان دەستخۆشی لە مامۆستایان دەکەن کەوا سەرەڕای هەموو ئەو قەیران و باری دۆخانە بەردەوام بوونە لە پیشە پیرۆزەکەیان لە خزمەتکردنی وڵات شاری هەولێر پێشەنگوە لە ڕووی پەروەردە و خوێندن و باسم کرد ئەو هەموو قەیران و باری دۆخە کە لە دەسەڵاتی کەسدا نەبووە تووشی مامۆستایان بووە بەڵام ئەوە جێگای دڵخۆشیە ئێمە شانازیتان پێوە دەکەین کەوا بەردەوام بووینە ڕۆژێک لە ڕۆژان نەمان بیستەوە باسی شاری هەولێر دەکەین باسی سنووری پارێزگای هەولێر دەکەین ڕۆژێک لە ڕۆژان
نەمان بیستوەکەوە لە قوتابخانەیەک کێشەیەکەوی دواکەوتنەکە بیتن بەهۆی ئەو قەیرانانە. تەمانەوە جێگای شانازیە بۆ هەموو لایەکمان و جێگای ڕێز و تەقدیرە بۆ ئێوەی خۆشەویست و بەڕێزیش. ئەمن هەرەوەندەم هەیە پیرۆزباییتان لێکە. هیوادارین کەوا ساڵێکی پڕ لە خێر و خۆشی و بەرەکەت ببەنە سەر ئەو کێشە و گرفتانەی کە هەیە بە دڵنیاییەوە کۆتایی پێدێ لە ژێر سیاسەتی حەکیمانەی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نۆکە لە دوا ڕۆژەکانیتی ئێمە ئەو ڕۆیەکەم ڕۆژی دەستپێکردنی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیشە کە ئەو هەڵمەتە لە کەش و هەوایەکی گەرم و بڕ بەڕێوە دەچی. هیوادارین کەوا ئێوەی مامۆستاش هەموو هاوڵاتیانیش بەشدار بن لە چوارچێوەی ئەو ڕێنمایە و ئەو یاسایانی کە چ لە کۆمیسیۆن چ لە پارێزگا هەیە بۆ ئەوەی سیمای شار هەروەها کەش و هەوایەکی ئارام بپارێزرێ. ئەوەی کە هەبووە پێش چەند ڕۆژێک ڕۆن کرایتەوە ئاگداری هەموو لایەنە کرایتەوە ئاگداری هاوڵاتیان کرایتەوە. هیوادارین هەموو لایەک پێی وە پابەند بن. هیوادارین ئێوەی بەڕێزیش وەکو مامۆستایان بە تایبەت ڕۆڵی کاریگەرتان هەبی لەو پرۆسە گرنگە کە یەک لە پرۆسە گرنگەکانە کە پەیوەندی بە ژیانی تاکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە. دووبارە دەستخۆشیتان لێ دەکەم، زۆر سپاسان دەکەین، داوای لێبوردنیش دەکەین کە ماوەیەک چاوەڕێتان کردین ڕاوەستان. دەستخۆشی لە مامۆستا دلێریش دەکەین کە ساڵانە وەکو بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەولێر هەڵدەستن بە ئەنجامدانی ئەو جۆرە مەراسیمە کە ئەمڕۆ پێش مەراسیمەکەی ئێرە ڕێزدار سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەسەر ئاستی هەموو کوردستان لە یەک لە قوتابخانەکانی کوێ یەکەم زەنگی ئەو ساڵی لێدا کە ئەوەش خۆی لە خۆیدا ئەوە دەگەینێتن کە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی تایبەت بە قوتابخانە و بە کەرتی خوێندن و فێرکردن دەداتن. من لە ماوەی ئەو ساڵی ڕابردوو چەندین قوتابخانە دروست کرا، قوتابخانەی نوێ چ لە ناو شاری هەولێر چ لە دەوروبەری شاری هەولێر، چ ئەوانەی لە ڕێگای حکوومەتەوە نۆژەن کرانەوە یاخود دروست کرا، ئەوانەی لە ڕێی ئەو خێرخوازانە کە ئێمە سوپاسیان دەکەین جێگای دەستخۆشیەوە ژمارەیەکی زۆر قوتابخانەیان دروست کرد تا ڕادەیەکی باش کێشەی ئەو زۆری قوتابی لە ناو قوتابخانەکان چارەسەر کراوە لە هەولێر سێدەوامی وابزانم نەماوە کە پێشتر یەک لە کێشەکان بوو. بەڵام ئەو کێشانەی کە ماشن دڵنیاینەکەوە بە هەوڵ و کۆششی حکوومەتی هەرێمی کوردستان و بە هاوکاری ئێوە کۆتایی پێدێتن. زۆر سپاس. داوا لە بەڕێز مامۆستا دلێر بەڕێوەبەری پەروەردە دەکەین بۆ پێشکەشکردنی وتەی. بە ناوی خوای گەورە و میهرەبان، مامۆستایانی بەڕێز، فەرمانبەرانی ئازیز، قوتابیانی خۆشەویست، بە ناوی خۆمان و بە ناوی ئێوەش بە خێراتنێکی گەرمی برای بەڕێزمان کاک نەبەز عەبدولحەمید قایمقامی هەولێر دەکەین. خۆشحاڵین کە ئەمڕۆ بەشدارە لەگەڵمان لە مەراسیمی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن. ئاشکرایە کەمێک پێشێستا کاتژمێر 8 بەیانی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی زەنگی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندنی 2024-25 لێدا لە شاری کۆیە. بەم بۆنەیەوە پیرۆزبایەکی گەرم ئاراستەی سەرجەم مامۆستایانی بەڕێز وە قوتابیە چاوگەشەکان دەکەم. هیوادارم ساڵی نوێی خوێندن ببێتە ساڵێکی پڕ دەستکەوتی زانستی، ساڵێکی ئارام و پەروەردەکردنی منداڵان. مامۆستایانی ئازیز، هەرچی ئێمەی پەروەردەکار دیارە دوو چەمکە پەروەردەیە ئینجا فێرکردنە. هەمولایەکمان دەزانین بابەتی پەروەردەکردنی منداڵ لە پێشینەیە و هەرچی هەمولایەکمانە و بە تایبەتی مامۆستایانی بەڕێز لە ناوەندەکانی خوێندن کە پەروەردەکردن و
ئامۆژگاریکردنی منداڵان لە ئەرچی پێشینەیان بی چ لەوانەی ڕۆژانە لە ڕاوەستانی سەرەتای هەفتە یاخود لە هەر بۆنە و مناسەبەیەک بێتن. ئەرچی ئێمە وەکو مامۆستا پەروەردەکردنی منداڵە جۆشدانیانە بۆی بەها پیرۆزەکانی وڵات دەستکەوتەکان بپارێزن، خۆشەویستی خاک و نیشتیمان و ئاڵا ئەوانە هەمووی فێری قوتابی و منداڵەکان بکرێت بۆی نەوەیەکی تەندروست و داهاتوێکی گەشتیان هەبێ و ڕۆڵەیەکی بە ئەمەک و وەفادار بن بۆ نەوەکەیان. قوتابیانی ئازیزیش پێویستە گوێڕایەلی مامۆستایان بن، هاوکار بن، پارێزگار بن لە کەلوپەل و باڵەخانە و هەموو ئەوانەی لە ژێردەستیانە کە بۆ سوودی ئەوان دانراوە. حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە گرنگی تەواو بە کەرتی پەروەردە و ناوەندەکانی خوێندن دەدا، ساڵانە هەوڵ دەداتن کەوە سەرجەم پێداویستی و کەلوپەل و ئەوانەی گرنگە بۆ بەڕێوەچوونی پرۆسەی پەروەردە دابینی بکات. چ لە پرۆگرامی خوێندن و مەنهەج و کتێب بێتن کە بۆ ئەمساڵی خوێندن 100% بۆ قوتابی دابینی کردووە بۆ سەرجەم قۆناغەکان، چ بابەتەکانی نۆژەنکردنەوەی قوتابخانە وەک ئێستا دەیبینی لەم قوتابخانەیە، چ دابینکردنی قوتابخانەی نوێ و دروستکردنی و نۆژەنکردنەوەی و زیادکردنی پۆل، هەموو ئەو بابەتانە بۆ خزمەتی قوتابیانە، بۆ فێرکردنە، بۆ ئامادەکردنی نەوەیەکی تەندروستە بۆ وڵات. دووبارە پیرۆزبایی لە هەموو لایەک دەکەم، هیوادارم هەموو لایەک سەرکەوتو و مۆفەق و سەلامەت بن، هەموو لایەک شاد و وڵاتە ئاوەدان. زۆر سوپاس. بە بۆنەی ساڵی نوێی خوێندنی 2024-25 پیرۆزبایەکی گەرم ئاراستەی سەرجەم مامۆستایان لە هەرێمی کوردستان و شاری هەولێر بە تایبەتی دەکەم. پیرۆزبایی لە سەرجەم قوتابیانی خۆشەویست دەکەم. هیوادارم ساڵی نوێی خوێندن ساڵێکی ئارام و پردەستکەوتی زانستی بێ. ئێمە لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی ناوەندی هەولێر بۆ ئەم ساڵی خوێندن 208,891 قوتابی دابشکراون بەسەر 401 قوتابخانە. بۆ ئەم ساڵی خوێندن لە سنووری پەروەردەی ناوەندی هەولێر 3 باڵەخانەی نوێ دروست کراوە و زیاتر لە 50 باڵەخانە نۆژەنکردنەوەی بۆ کراوە، جگە لە زیادکردنی پۆل، دابینکردنی کەرستە و پێداویستیەکانی خوێندن لەلایەن وەزارەتی پەروەردە.
لە هەمان کاتدا لە ساڵی نوێی خوێندن بۆ قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت 30 قوتابخانە ئامادە کراوە لە سەرجەم گەڕەکەکانی شاری هەولێر و 63 وانە بێژیان بۆ دامەزراوە کە لە ساڵی ڕابردووەوە دەست بەکار بووینە بۆ ئەم قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت تەواوی ئاسانکاری دەکرێت و مامۆستای تایبەت و پسپۆریا بۆ دانراوە بۆی جیاواز لە قوتابیانی تر وانەیان پێبوترێتەوە هاوکاری بکرێن و تێکەڵی قوتابیانی ئاسایی بکرێن و بۆی سوودمەند بن و لە داهاتوونەوەیەکی تەندروستیان بێتە بەرهەم بۆ داهاتووی وڵات. ئەی کوردستانم هاناسەمگیانم من تۆم ناوێ ئاوارە و پەرێشانم نوری چاوانم دایکم باوانم ڕۆژێ دوور لە تۆ هەڵ ناکەم نەتوان. پیرۆزبایی ساڵی نوێی خوێندن 2024-2025 لە هەموو قوتابیانی کوردستان مامۆستایانی کوردستان بەگشتی و شاری هەولێر بە تایبەتی دەکەین هیوادارین ساڵێکی بێ چێشە و گرفتبی ساڵێکی پڕخێر و بەرەکەتبی بۆ هەموو لایەک هەروەها ئەو گرنگی دانەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نۆ بۆ کەرتی پەروەردە بەردەوامی دەبێتن لە ژێر سایەی سیاست و پلان و بەرنامەکانی حکوومەتی هەرێم کە لە ساڵی ڕابردوو چەندین قوتابخانە لە سنووری شاری هەولێر لە دەوروبەری دروستکران نۆژەن کرانەوە پێداویستی و کەلوپەلەکان هەر هەمووی دابین کرا هەروەها پێویستە سوپاسێکی تایبەت لە مامۆستایانی سنووری پارێزگای هەولێر بکەین کە سەرڕای کێشە و گرفتەکان کە ڕوبەڕوویان بووە بەڵام بەردەوام بوون لەو پرۆسە پیرۆزە لە ئەرکە پیرۆزەکەیان ڕێگەیان نەداکەوە هیچ کێشە و گرفتێک بکەوتە بواری یاخود ڕێڕەوی پەروەردە و خوێندن لە سنووری پارێزگای هەولێر. من تۆم ناوێ ئاوارە و پەرێشانم نوری چاوانم دایکم باوانم ڕۆژێ دوور لە تۆ هەڵ ناکەم نەتوان تۆ گڕوتینم خەڵنی شیرینم گێراییم دادێ دوور بم نەبینە تۆ گڕوتینم خەڵنی شیرینم گێراییم دادێ دوور بم نەبینە تۆ شادی و ئازادی و مایەی سەرفێرازیم بۆ تۆ. پیرۆزبایی ساڵی نوێ 2025 لەسەر جەم مامۆستایانی کوردستان بە تایبەتی مامۆستایانی هەولێر و پیرۆزبایی لە قوتابیە بەرزەکان چاوگەشەکان دەکەم بۆ ساڵی تازە. ئینشاءڵڵا ساڵێکی پڕ لە خۆشی و بەرەکەت دەبێ لە بۆ هەموو لایەکی. بەنسبەت پەرتووک ئەلحەمدولیلا خۆی بەزیابی بەسایە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو کتابەکان دابین کرایە بە کاملی مکەمەلی بێ نەقس هەموو بابەتەکان هەموو تابع کرایە بە نوێ دابەش دەکەن لەسەر قوتابیانی قوتابخانەکەمان ئینشاءڵڵا. تۆ گڕوتینم خەڵنی شیرینم گێراییم دادێ دوور بم نەبینە تۆ گڕوتینم. پیرۆزبایی لە مامۆستا و قوتابیەکان دەکەم بۆ ساڵی نوێ 2024 بۆ 2025 هیوادارم قوتابی مامۆستایەکان کە ساڵێکی نوێ دەبێت بۆیان و هیوادارم دڵخۆشی و ساڵێکی باش دەبێت بووە. بە خێراتنی تەلەڤیزۆنی پەروەردەیی دەکەم لە ئێوە و قوتابیەکان و مامۆستایەکانیش بە خێراتنتان دەکەم هیوادارم ساڵێکی نوێ بێ بە 2024-2025 بە خێرهاتنی هەموو کەناڵەکانیش دەکەین و ئێمە بۆ دڵخۆشی تەڵەبەکان و هەموو کەسێک واین. پیرۆزبایی لە قوتابیەکان و مامۆستایەکان دەکەم ساڵێکی دەستپێکردنەوەی قوتابخانەی 2024 بۆ 2025 دەکەم هیوادارم ساڵێکی پڕخۆشی و شادی بێتن بۆ قوتابیەکان و بۆ مامۆستایەکان. زۆر سوپاس.